هەموو لایەک لە کوردستان زۆر باش دەزانن هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگی دیموکراسیە، دواخستنی ڕەنگە مەترسی نەک هەر لەسەر پرۆسەی سیاسی بەڵکو لەسەر قارەی هەرێمی کوردستانیش دروست بکات، تا ڕادەیەک یەکێتی و پارتی تا ڕادەیەک ڕێکەوتن. کەواتە پرسیار ئەوەیە ئایا ڕێکەوتنێکی کۆنکرێتیان کردووە و ئیتر کاتیەوە هاتۆ ڕۆژێک بۆ هەڵبژاردن دابنرێت یاخودنە. ئەمانە و چەند پرسێکی تر ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز هاوار محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵماندایە کاکاوە شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پرسیار ئەوەیە بەڕاستی وەکو لە هەواڵەکانیش داهاتبوو بەڕای ئێوە ئێستا ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان پارتی و یەکێتی بە دەرەجەی یەک ئەوجا لەگەڵ لایەنەکانی تریش ئەنجام دراوە تاکو هەم ئەنی ڕێبکەون لەسەر یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان. زۆر سپاس کاک حاکم، سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانی کوردستان 24. بێگومان ئێمە ماوەیەکە بە خۆشحاڵیەوە لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەستگادوو هەردوو بەشی هەڵبژاردن دەستمان بە هەنگاوەکان کردووە، دەستمان بەوە کردووە کە کۆبوونەوەی هاوبەش ئەنجام دەین بە خۆشحاڵیەوە. ئەو خاڵە ناکۆکانەی کە پێشتر لە نێوانماندا هەبوو ئێستا دەتوانین بڵێن زۆربەی هەرە زۆریان ڕێککەوتنیان لەسەر کراوە. تەنانەت ئێستا هەنگاوی دیکە ماوە بنین ئەو خاڵێک کە جێگای کێشە بوو لە نێوان هەردوو لا یاخۆت وەکو لەمپەرێک دەهاتە بەرچاو ئەوە بوو کە پرسی کۆتاکان بوو. ئێستا ئەوەش بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لێگەڕاوین کە لە هەفتەی داهاتوو لە ناوڕاستی ئەم هەفتەیەدا کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی پێکاتەکان بکات و بۆی ویست و ئیرادەی ئەوان لە بەرچاو بگیرێت و بتوانین ئەوان بە چ شێوازێک دەیانەوە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن ئەوە لە بەرچاو بگیرێ. زۆر باشە کاک هاوار، ئەنی یەک پرسیار دێتە پێشەوە بەڕاستی ئەمە پرسیاری خەڵکی ئاساییشە لە وڵاتانی دیموکراتدا، تەنانەت لە وڵاتانی دەوروپشتی خۆشمان کە ئەستەن فڕیان بە دیموکراسیەوە نییە ڕۆژێک دیاری کراوە بۆ هەڵبژاردن. بۆچی لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ناتوانن هەر 4 ساڵێک جارێک ئەم کێشەی دووبارە دەبێتەوە ڕێبکەون 4 ساڵ جارێک دەبێت لە فڵانە ڕۆژدا هەڵبژاردن ئەنجام بدرێ و ئیتر ئەم کێشەیە بەرەوکی کەس ناگرێت؟ بۆچی تا ئێستا ئەمەر دروست ناکرێت لە کوردستان؟ بەڵێ بێگومان ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە پرۆسەی هەڵبژاردن لە هەر وڵاتێکی دیموکراتیدا. ئێمە زۆر جەخت لەسەر ئەم خاڵە دەکەینەوە، چونکە وەکو جەنابەت فەرمووت هەموو جارێک کە وادەی هەڵبژاردنەکان نزیک دەبێتەوە ئێمە دەبێت ئۆتۆماتیکیان بیر لەوە بکەینەوە کە ئایا ئەو پرۆسەی هەڵبژاردنە چەند دوا دەکەوێت. ئێمە زۆر جار دەبینین لە زۆربەی وڵاتان و تەنانەت لە عێراقیش کاتێک کە کێشەکان لە وڵاتدا زۆر دەبن پەنا دەبدرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کەچی لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوەیە. یعنی کاتێک کە لایەنە سیاسیەکان کێشە دەکەوێتە نێوانیان پەنا بۆ درێژکردنەوەی ویلایەتی پەرلەمان و دواخستی هەڵبژاردنەکان دەبن. ئەمەش خەلەلێکە کە زیاتر لەوە سەرچاوی گرتووە کە بەداخەوە تا ئێستا هەرێمی کوردستان خاوەنی دەستورێک نییە کە دەستوری هەرێمی کوردستان بێت و هەموو دەقە یاساییەکان بە تایبەتی ئەوانەی کە پەیوەستن بە ماف و ئازادیەکان لەوێدا جێیان کرابێتەوە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین لە پرۆژە یاسای داهاتووی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان وەکو خاڵێک جێگای بکرێتەوە کە وادەی هەڵبژاردنەکان لە داهاتوودا دەستنیشان بکەین. باش کاک هاوار، ینی مەسەلەی نەبوونی دەستور ڕاستە دەبێت دەستور هەبێ، بەڵام ئەمە پێدوانیە ئەمە جۆرێک لە بیانوە ینی دەکرێت بەبێ بوونی دەستور. پەرلەمانی کوردستانمان هەیە لە پەرلەمان ئەو پرۆژە یاسایە دەنگی لەسەر بدرێ بڵێن ئیتر هەر 4 ساڵ جارێک لە فڵان ڕۆژدا هەڵبژاردن ئەنجام دەدرێت. بەڵێ کاک حاکم وەکو باسم کرد هەوڵ دەدەین لە پرۆژەی یاسای نوێ کە هەموارێک ئامادە دەکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەو ڕۆژانەدا بە هاوکاری هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوە بکەین و ئەوە بکەینە خاڵێک کە جێگا لە ناو یاسایەکەدا بکرێتەوە بەوەی کە وادەی هەڵبژاردنەکان دەستنیشان بکات بۆ هەموو جارێک ببیتە نەریتێک بەم شێوەیە. زۆر باشە کاک هاوار، لەسەر چی ئەگەر بکرێت لەسەر چی ڕێکەوتنەکان کراوە؟ ینی لەسەر شێوازی هەڵبژاردن تا ڕادەیە قسە لەسەرەوە کرێت کە
چوار باز نەبێت چیتر هەیە کە ڕێکەوتنتان لەسەری کردبێ ئێوە لەگەڵ یەکێتی ئەوجار لەگەڵ لایەنەکانی تریش؟ بەڵێ کاک حاکم ئێمە با لە بیرمان نەچێ کاتێک کە لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنیشین ئێمە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆمان لەسەر ئەو پرۆژە یاسایە کردبوو یاخود ئەو ڕەشنووسە یاساییە کردبوو کە لەلایەن چوار لایەنی سیاسی ئامادە کرابوو کە ئەوانیش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵەی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون. بۆیە ئەو خاڵانەی کە لەوێن دەرێت دەستنیشان کرابوون یاخود ئەو داواکاریانەی ئەو چوار لایەنە دەستنیشان کرابوون ئێمە لە کۆبنەوەکانماندا لەگەڵ برادرانی یەکێتی گفتوگۆمان لەسەر ئەو خاڵانە دەکرد کە ئەوان داواکاریان کردبوو لەناو ئەو ڕەشنووسە یاساییەدا. بۆیە پێم وایە ئەو خاڵانەی کە پێشتر لەمپەر بوون کە بریتی بوون لەوەی کە هەرێمی کوردستان بکرێتە فرەبازنە و لەسەر ئاستی بازنەکان پارێزگاکان بازنەکان دابەش بکرێن و هەروەها بەکارهێنانی تۆماری بایۆمەتری دەنگدران ئەوەی کە کۆمیسیۆنی بەغدا بەکاری دەهێنا لەلایەن کۆمیسیۆنی کوردستانەوە و بەکارهێنانی ئاماری دانیشتوانی عێراق و شێوازی لیستی نیوە بە نیوە کە نیوەی لەسەر ئەساسی لیستی نیمچەکراوە بێت و نیوەکەی تریشیان بەپێ ئەو ڕیزبەندە بێت کە قوارە سیاسیەکان دەستنیشانی دەکەن و هەروها پرسی کۆتاکانیش ئەمانە خاڵگەلێک بوون کە بە خۆشحاڵیەوە هەمویان گفتوگویان لەسەر کرایە و گەیشتی نەسیغەیەکی هاوبەش کە دەکرێت لە ماوەی نزیکدا لە ڕێگای کۆبوونەوە بەرداوامەکانی خۆمان و لەگەڵ لایەنە سیاسیەکان و هەروها لە ڕێگەی فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی کوردستان ئەو کێشە ئەو پرۆژە یاسایە ئامادە بکرێت و بکرێتە یاسایەک. زۆر باشە کاک هاوەر، ینی یەک مەسەلە هەیە بەڕاستی ئەمەیان زۆر جێگەی پرسە، بۆچی کورسی پێکهاتەکان کراوەتە کێشە؟ هەموو کورسی پێکهاتەکان بریتێ لە 11 کورسی، جا کورسیەک یان دوو کورسی لە پارێزگایە یان لە قەزایەک بێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. بۆچی ئەمە کراوەتە کێشەیە؟ ئێمە لە کاتێکدا دەڵێن دەبێت پێکهاتەکان خۆیان خاوەنی ڕای خۆیان بن سەبارەت بە کورسیەکانیان. کاک حاکم ئەوە پرسیارێکی گرنگ بوو بەڕاستی پێم خۆش بۆ پرسیارە کرا. لێرەوە لەو منبەرەوە ڕای دەگەێنم کە پارتی دیموکراتی کوردستان لەژێر ڕاستپاردەی جەنابی سەرۆک و پیادەی پارتیمان هەمیشە جەختی لەسەر ئەوە کردوتەوە کە دەبێت ئیرادە و ویستی پێکهاتەکانی کوردستان لە بەرچاو بگیرێ بەو شێوەیە کە ئەوان دەیانەوێت، نەک بەو شێوەیە کە لایەنە سیاسیەکان دەیانەوێت و بەسەریاندا فەرز بکرێت. بۆیە ئێمە هەمیشە جەخت لە ئەوە دەکەینەوە کە دەبێت لایەنە سیاسیەکان ئیرادەی خۆیان هەبێت و بەو شێوازە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکەن، پەرلەمانی کوردستان بکەن بەو شێوەیە کە ئەوان دەیانەوێت و هیچ ئیرادەیە قبول ناکرێت کە بەسەریاندا فەرز بکرێت، تەنها سەرچاوی بڕیار لە خۆیانەوە دەبێت. زۆر باشە، زۆر بەڕێز هاوەر محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی لە سۆرانەوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆیەوە، شەوتان باش.